سەرەڕای زیادبوونی هەڕەشە و مەترسیەکانی بواری ژینگە، بەڵام بە چەند هۆکارێک نیگەرانیەکان لە ئاستی جیهانیدا لەو بارەوە لە پاشەکشەدان. بەپێی ڕاپرسیەکی دامەزراوەی گاڵۆپ بۆ ڕاپرسی لەم دوایانەدا ئەنجامەکەی بڵاو کرایەوە، دەرکەوتووە نیگەرانیەکانی جیهان لەبارەی گۆڕانی کەشوهەوا ساڵی ڕابردوو کەم بوونەتەوە و تەنها کەمتر لە نیوەی ئەو کەسانی بەشداری ڕاپرسیەکەیان کردووە. پێیان وایە لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا مەترسی زۆر جددی بۆ سەر وڵاتەکانیان دروست دەکات. ڕاپرسیەکە کە لە 20 بەشداربووانی لە چینەوە دەنگیان داوە کە گەورەترین سەرچاوەی دەرکردنی گازە ژەهراویەکانە لە جیهاندا، پێیان وایە گۆڕانی کەشوهەوا مەترسیەکی زۆر گەورەیە کە ئەمەش بە ڕێژەی سەدی 3 پلە لە ڕاپرسیەکەی پێشوو لە ساڵی 2019 کەمترە. ڕاپرسیەکە لەسەر بنەمای چاوپێکەوتنی زیاتر لە 125,000 کەس لە 121 وڵاتدا ئەنجام دراوە و دەریخستووە کە پەتای کۆڤید-19 و نیگەرانیەکان لەبارەی پرس و کێشەی زیاتر وەک تەندروستی و بژێوی لەوانەیە لە هۆکارەکانی ئەم دابەزی نەبوو بێت. لە ساڵی 2021دا هۆشداریەکان لەبارەی گۆڕانی کەشوهەوا لە ئەمریکا زیادیان کردووە بۆ لە 151.5. ئەمریکاش لە پلەی دووەمی لیستی پیسترین وڵاتەکانی جیهاندا دێت لە ڕووی ژینگەییەوە. شەڕی ئۆکرانیا گرنگیدان بە مەترسیەکانی گۆڕانی کەشوهەوای کەم کردەوە و ئەو ناوچانەی بەرکەوتەی گەورەترین مەترسی ژینگەن لە ناوچەی دەریای ناوەڕاستدا کەمترین خەمیان لە گۆڕانی کەشوهەوا هەیە. بە جۆرێک تەنها لە 27.4 بەشداربووانی ڕاپرسیەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا و لە 39.1 خەڵکی باشووری ئاسیا لەبارەی ئەو مەترسیانەوە نیگەرانن. ئەمەنجامە پێش خولی داهاتووی دانوستانەکانی کەشوهەوا دێت کە بە کۆپ 27 ناسراوە و بڕیارە مانگی داهاتوو لە میسر بەڕێوە بچێت. لەلایەکی دیکەوە بە پێی توێژینەوەیە کە پەیمانگای ئابووری و ئاشتی لە 228 وڵات و ناوچەدا ئەنجامی داوە، دەرکەوتووە 750 ملیۆن کەس لە سەرانسەری جیهان بەهۆی بەدخۆراکی و لێکەوتەکانی گۆڕانی کەشوهەوا و بەرزبوونەوەی هەڵاوسان و شەڕی رووسیا لە ئۆکرانیا زیانیان بەرکەوتووە. توێژینەوەکە دەریخستووە زیاتر لە 1 ملیار و 400 ملیۆن کەس لە 83 وڵات ڕوبەڕووی فشاری ئاو دەبنەوە و کە زیاتر لە 20% دانیشتوانەکان سەرچاوەیەکی ئاوی خواردنەوەیان دەست ناکەوێت. توێژینەوەکە ئاماژە بەوە دەکات کە پیسبوونی هەوا ساڵانە 8.1 تریلیۆن دۆلار لەسەر جیهان دەکەوێت. هەروەها دەبێتە هۆی مردنی 6 بۆ 9 ملیۆن کەس لە سەرانسەری جیهان. هەروەها تێکڕای تێچووی کارەساتی سروشتی لە جیهاندا ساڵانە دەگاتە 200 ملیارد دۆلار کە بەراورد بە ساڵانی هەشتاکان 4 هێندە زیادی کردووە.